I remember him as if it were yesterday. He came slowly to the door of the Admiral Benbow Treasure Inn. Island نزیکترین فیلمی دوبلاشکراوی کوردی بۆ کتێبەکەی قوتابیانی پۆلی 12 بە زاراوی سۆرانی هەروەها بادینی. I see what you want. And he threw down 3 or 4 gold coins. Oh, scoundrel. The captain jumped to his feet and took a knife. Get behind the door. Sword. هەڵا دیۆسیوس قوتابیانی پۆلی 12 خۆشەویست چۆن بە ساناییکردن ڕێگە هەڵبژاردنەکانی انگلیزی هەر دەکەن لە ماوەی 5 خولەکدا فێرەبی ئینشاءالله من مامۆستا بەشار خەریک لە ئامادەی ئاکردنەوەی بۆ یەکەم جار لە ساڵی 2014 باسی ئەم ڕێگەیان کرد بەڵام مع الأسف لە زۆر سایتەکان دەیانگوت بەپەلە ڕێزمانی ئینگلیزی هاکراوە بێ ئەوەی ناوی خاوەنەکەی بینین ئەم ڕێگە هەڵا دیۆسیوس کە ویدیۆکمان دروست کرد لەسەر ئاسانترین ڕێگە بۆ هەڵبژاردنەکانی ئینگلیزی داواکی زۆر لێمان کرد لە هەموو شارشەکانی هەرێم بۆی ڕۆڵکردنێکی زیاتر لەسەر ئەم بابەتە بدەین ئەمەش بە خۆڕایی بێ بەرامبەر هاوکاریتانەکەین ئینشاءالله. سلااو قوتابیان و خوێندکارانی بەڕێز هیوادارم ڕەجاان بۆ ئەو قوتابیانەی بە تایبەتی کە تۆزی لاوازن لە ئینگلیزی ئەبێ ئەم شتانە بخوێنن چونکە هەر 12 تا 16 نمرە زۆرە وەکو غەش وایە ئەوە هەر ساڵ دێنەوە ئەم وشانە یەک لەمانە ئەمە ناڵم ئیلا دێنەوە ئیلا دەبێتەوە بەڵام ساڵێک ئەمە هات بوو کە کاتی باسی ئازاد قادرەکە لە مەتار وتی check in your luggage and dash تو ئەما بێ هەڵبژێری get your boarding pass show your passport and dash boarding pass at passport control ئەمە لەوانەیە بێتەوە بەڵام ئەوانەی تر کە تەئەکید زۆر جار هەردێن و هەردێنەوە حەزم لەوەیە ناڵێم 100% دێت بەڵام زۆر حەزم لەوەش وەکو بڵێن باش بووم بێتەوە بەڵکو لەوانەیە ئەمانە بێن لەوانەیە لە لاپەڕێ 29 لە کتابی ملەون ڕەنگاوڕەنگ گرنگن چۆن هێ وتم پار ئەمە باسی ئەمامان کرد دوای ئەمە هەر هاتەوە بەخۆی ڕستەیەک بۆت ئەهێنێ لە ویزاری ئەڵێ کام کەسە ئەو ڕستەیە وتووە بۆ نمونە واو look at the lights واو تەماشای ئەو لایەتانە بکە ڕووناکیە بکە ئەزانی نازانم چی دەڵێ کێم قسەی وتووە this speech or sentence was said by کێ ئەم ڕستەی وتووە ستێلا بوو ئازاد قادر بوو کەیت ڕایلی بوو کە مامۆستای ئازاد بوو یان محافظی نیویۆرک بوو یان یەک لە ئامادەبووانی کۆنفرانسەکە بوو دەڵێ ستێلا بوو شینم کردو ئەتوانی لێرە وخوشەی هەڵبژێری کە واو بیکەی بەنیشان بۆەوەی ناتوانانی هەمووی لە بەریکەی بەڵام واو بزانە ئێکسەر ستێلا هەڵبژێرە ئەمە ئەوجا پێنج خاڵ لەسەر دوو نمرە زۆرە هەر یەک وشە لێی بەرکە بوو نمونە I would like to ask this roughly how big is the population of Iraqi Kurdistan today بشتە حەزم لێ بزانم ژمارەی دانیشتوانی هەرێمی عێراق چەندە ئێستا This speech was said by کێ ئەم قسەی وتووە a member of Azad's audience یەک لە جمهورەکان بوو کە لە کۆنفرانس ئامادە بوو پرسیاری بە ئازاد کرد بڵێ یەکێک لە کەسەکان بوو کە پرسیاری ئازاد کرد یەک لە جمهورەکان بوو a member of Azad's audience
ئەو جاتوانی population و کردستان تودەی بۆ خۆت بیکەی بە نیشان بۆەوەی لە بێرت نەچێ ئەمە دوای هەڵبژێری. What you mean we have waited 3 hours to get here and we cannot even grab inside the Statue of Liberty? دەڵێ چی دەڵێ؟ ئەمە 3 ساعت ئەمە چاوەڕێیەکەن دوای پێمان ئەڵێ ناتوان بڕۆینە پەیکەری ئازادی؟ دەڵێم قسە کیوتووە بڵێ a tourist. ئەمە تەنها ئەمە بەسە what ئەگەر بیریت بڵێ a tourist گەشتیارێک بۆ وای گوت وتی ئەمە 3 ساعت چاوەڕێیەکەن دوای پێمان ئەڵێ ناتوان بڕۆینە پەیکەری ئازادی. ئەوجاوە گرنگە وەڵا ئەمە گرنگە ئەمە 3 کۆتایی گرنگن هەموو 5 خاڵن C D E ئەمە باشن وڵە. Your discussions this week نازانم چی دەڵێ کەم قسەی وتووە بخۆت بیر کە بە نیشان ئەمە هیچ وەڵکەم بەخێر بێت بڵێ ئەم قسە the mayor of New York وتبوو محافظی نیویۆرک بە ئازادی وتبوو بەخێر بێ نازانم چی. آخر نقطة welcome back ئازاد بەخێر بێتەوە ئازاد. Now I would like you to give our English نازانم چی حەزمان لێ ئازاد بۆمان قسە بکەی دەربارەی نیویۆرک کە چی هەبوو چ نەبوو لەوێ. دەڵێ کەم قسەی وتبوو دەڵێ لەناو پولەکە بمان باسی نیویۆرک بکە بۆ قوتابیان باسی نیویۆرک بکە چی هەبوو چی نەبوو لەوێ welcome back بەخێر بێتەوە. دەڵێ کەم قسەی وتووە بڵێ کەیت ڕێیلی مامۆستای ئازاد قادر بوو. ئەمە 5 خاڵن 3 کۆتایی تۆزێ باشن ناڵم تەنها 3 کۆتایی بخوێنەوەی کۆتایی هەمووان بخوێنە 5 لەوانە لەسەر 2 نمرە بێنەوەش ئینشاءالله. دوای با بڕۆینە ئەو شتانە کە هەر ساڵ هەر دێنەوە تقریبا 12 نمرە 14 نمرە کەم نییە. هەندێک جار هەر پرسیار دڵ خوێندکار هەر نازانی خوێندوتیش نازانی وەڵام دێتەوە نازانی کام پرسیار باسی چیەکات ئەم پرسیارە باسی چیەکات بۆ خۆت نیشانە دروستکە. سینەنمس واتە مرادف هەمان واتە هاواتە. سنت پێت دەڵێ the synonym of sent هاواتای سنت بۆمان بڵێ transmit sent transmit ئەو جاوها لە بەریکە بۆەوەی لە بیرن نەچێت sent transmit see as regard as ئەناسیەوەی ئازیان پێوە پارەکەمە هات بوو sure و certain و for nothing for free هاتبووە لەگەڵ huge enormous 3 هاتبوون وایە هەندێکی تر هەڵبژێرە هەمووان 6 حوتێکن دەتوانانی هەمووان بخوێنی بەڵام چۆن ئەم پرسیارە ئەناسیەوە بە واستەی ئەم وشەیە سینەنم یان وشەی meaning زۆر جار دێت mean دەڵێ sent means واتە sent مانای چییە دەڵێ transmitter. دوای تەماشای ئەمانە بکە opposites واتە دژەواتە عکس هەموو 6 حوتێک داخلن 1 2 3 4 5 6 7 8 9 تەنهامانە لە بەرەکەوەنیت ئەگەر ئەمەش لەبەریکەی باشە complete incomplete چونکە لە کتابی ڕەنگە و ڕەنگدا هەیەوەڵە لە لاپەڕەنەیش تۆزە گرنگە کتابی عادی کتابی عادی ببورن چۆن لە بەریەکەی ئەم وشە ئەیکەی بە نیشان opposite هایلۆ واتە بەرز نزم ئەوها لە بەریکە هایلۆ سیلان بەوەی لە بیریت نەچێت پرسیار دێت دەڵێ the opposite of high فراخ is فراخ دەڵێ لۆهەوە ئەوجا 6 حوت وشەیەکن لەسەر 2 نمرە دێن بۆوێت بۆ دینی وشە یعنی پەیف 6 حوتێکن 6 حوتێکن ئەمەە 6 حوتێکن ئەمە 4 نمرە ئەوەی تریش کە باسم کرد ئەوش 4 نمرە ئەمە چەند ئەمە 8 نمرە دوای وەرە ئەمانە words goes واتە وشانەی جۆت لەگەڵێک دێن یان ئەمە لە پرسیاردا بینی collocation کە 1 ساڵ ئەمە هات بۆ وشە بۆەوەی بناستەوە زۆر بە هەر ئەمە دێت words goes with واتە ئەو وشانەی لەگەڵێک دێن بۆ نمونە بە کوردی زۆر جار ئەڵێن هەوای موباریدەکە یان پانزینی سەیارەکە پانزینی سەیارە هەوای موباریدە پەردەی پەنجەرە ئینگلیزیش ئەوەمان هەیە تقریبان نادایکن لە بەریانکە air ticket دەڵێ
the word ئەمە لە ئەبینی پرسیارە ئەمە بینی دەڵێ the word air goes with واتە وشەی air لەگەڵ کامیان دێت دەڵێ ticketەوە air ticket departure launch landing card boarding pass passport control تقریبا چەند داخلن ئەوەی تر بوو معدەلم نووسی ئەوەی کە معدەلێ چونکە شولدر باک لە کتابی عادیدانیە بەڵام ڕەنگ ئەتوانی ببینی لە پەرەکانی سەرەتایی کتابەکە شولدر باک و یوت کنفرانس و هەرچەندە یوت کنفرانس تەیە لە کتابی عادیەکەش تەیە 6 حوتێک لە بەریکە هەمویان لە بەرینەکە خۆت هەیە لە مەلزمەی خۆت ئەمەش داخلە take away take off take out take over ئەمەش داخلە گرنگە 6 حوتێکن دو نمرە زۆرە ئەمە 8 نمرە تقریبان باسەکەی دوای دێنە ئەم چوار وشانە reduce و reuse repair و recycle چۆن ئەناسیەوە زۆر جار ئەمە ئەبێنی ئەن وشەی precious resources ئەبینی ئەم وشەیە ئەبینی بۆ ئەوەی بناسیتەوە an example of دوای ڕستێک پیشانتەدەنی ویزاری چۆن ئەمانە چوار وشە توخوات چوار وشە کەمن وەڵا کەمە دو نمرە زۆرە بە چوار وشە ئەڵێ ڕدیوس پێناسەکەیتی بۆم بڵێ وشەیەک بیکە بە نیشان ترن ئۆف بیکەی بە نیشان ئەگەر بینی ترن ئۆف لە ڕستەدا بڵێ ئەمە پێناسی ڕدیوسە چۆن دێت دەڵێت هێ دوو پێناسی هەیە turn the lights off when you leave the room ئەمە پێناسەی تر store rain water to water garden flowers and vegetables ئەمە دوو پێناسە لەوانەیە ئەم پێناسە بوت بێت turn the lights off when you leave the room ئەڵێ ئەمە پێناسەی کامیانە reducer reuse repair and recycle بڵێ پێناسەی reducer چۆن ناسیتەوە وشەی turn off بۆ خۆت بیکە بە نیشان لەوانەش بلاکس بێت بڵێ reduce کام لەمانە پێناسەکەیتی turn the lights off when you leave the room یانیش keep all put and cans to plant vegetables دەڵێ ئەمە هەوە turn the lights off when you leave the room چوار وشەن برا چوار وشە وەڵا نابێ هەڵەکەی ئەمە چەند ئەمە دە نمرە چەند باسەکەی ئەمە وەک غەش وایە هەموو قوتابێکە بێ وەڵام دێتەوە ئەوانە ببوورن کەمان نەمانتوانی لایفەکە بکەینەوە تەنها هەندێک ڤیدیۆمان دروست کرد بۆیەوە دەربارەی ڕێزمان لەسەر ئەو بابەتەکانی قۆرس بابەتەکانی ئاسانی شەگەر پێم کرا ئینشەڵڵاکەینەوە بەڵام پێمان ناکرد دوو ڤیدیۆ دوو لایف بیکەینەوە پێکەوە بە سوورانی بێت و بارینیش بێت ئەم جار ببوورن نەجارمان نەماوە ئینشەڵڵا بوو ئەوانەی داهاتوو ئینشەڵڵا هەمووتان ناجح ناڵێن بوو جارێکی تر چونکە ئینشەڵڵا هەمووتان ناجح بن پێناسەکان چۆن ئەناسیەوە وشەی definition ئەبینی یان define یان means دەڵێ فەراغ means واتە بزانە پێناسەکان هاتووە چەند پێناسە داخلن بۆ ئەم ساڵ تقریبا 19 لە بەریکە بەس 19 من ڤاریسمیش هەڵبژاردووە چونکە ڤاریس و suitable ئەمانە لە ئەوەدا هەن قەتعی فایبەر ئۆپتیکس دەهەن بۆیە هەرگەر لە دوای کتێبی عادی بڕۆی دەڵێ داخل نییە بەڵام لە کتابی مەلاوەندا موشانە هەن یان وشەی سپێشەڵایز کە لە ستیڤڕایت دەهەیە سپێشەڵایز بۆیە نووسیمە هەمویان لەبەری ناکەی تەنها 19 ئەمە باسن ئەوەی معدەلیەوەی ئەو سێ وشانی تریش لەبەرێکە تەلەفۆنیش هەر چەندە تەلەفۆنیش لە فایبەر ئۆپتیکس هەیە کاتی باسی ئەلێکساندر گراهام بێڵەکە invented the telephone بە تەماشاکەین چۆن پێناسەکان دێتەوە complete ئەمە پێناسەکەیتی to finish a piece of work بۆ خۆت وشەیەک بیکە بە نیشان complete ئەڵێم پێناسەکەی چیە کۆتایی هێنانی کارێکیان ئیشێک ئەوە پێناسەکەیتی priority پێناسەکەیتی چییە an important thing that must be done before other things تەنها بۆ خۆت ئەمە بیکە بە نیشان هەندێکیان هەر خۆشن trouble problems worries یان schedule واتە جەدوەل هەندێک ئەخوێنە schedule هەندێک ئەخوێنە schedule ئەمریکی ئەڵێن schedule بەڵام برایتانی ئەڵێن schedule واتە ئەمە بێتە و ئێسیش ناخوێنرێتەوە ئیس و ئی ناخوێنرێنەوە schedule واتە جەدوەل schedule جەدوەل پلانە پلان لە بیرت ناچێت بۆ لە بیرتە چێ فیزیکس چییە light ڕووناییە ڕوونا چییە فیزیکس ڕووناچی semester 18 weeks ئەمانە بە هەندێکیان هەر خۆشن reproduce produce reuse use زوو لە بەریەکە ئێمە زەحمەت نین return
زۆر جار لەسەر گێڕی سیارە نووسییانە ئار لەسەر گێڕی سیارە بەگەکەی نووسیانە ئار واتە گۆ باک بەکوەرەوە. ئەمە پێناسەکان 2 نمرە یان 4 نمرە لێ دێن. ئەمە چند ئەمە 12 نمرە 14 نمرە نازام چند باسی یەکەم وەڵە زۆر ئاسانە. دوای تەماشایان پرسیار ئەمەش زۆر گرنگن 4 نمرە یان 2 نمرە یان 4 نمرە هەر لێ دێنەوە تەنها ئەوانەی سۆر لە بەریکە لای خۆت هەیە لە مەرزەمەی خۆتدا هەیە و ئەوانەی تر بۆ ئەوەی معدەلی ئەوێ سەتی ئەوێ بۆ نووسمە بۆ ئەوەی هەموو شتێک بزانێ باشە. بۆ نمونە دەڵێ ئەم وشانە وشەیەک دێنێت بۆ تو لێرە وشەیەک دێنێت دەڵێ ئەم وشە لە پەیڤێکی بوتەینیت دەبێتە تا پەیڤە چییە ڤێربە ئاجکتیڤە ناونتینگە ناون پێرسۆنال ئەدڤێربە. بۆ نمونە ئەم وشەیە دێنێت پرۆتێکشن دەڵێ ئەم پرۆتێکشنە چییە ڤێربە ئاجکتیڤە ناونتینگە ناون پێرسۆنالی ئەدڤێربە مادەم TION پێوەیە بڵێ ناونتینگە. هەر وشەیەک ئەتۆ لای خۆت ئەزانی هەندێک نیشان دروستکەی IVE پێوە بێ بڵێ ئاجکتیڤە هەر وشەیەک IVE پێوە بێ IV هەندێکیان ED AL بڵێ ئەوان ئاجکتیڤن. ئەوانەی کە TION یان پێوەیە مێنتیان پێوەیە GY GLE ئەمانە ICE ئەتوانی نیشان بۆ خۆت دروستکەی بڵێ ئەوە ناونتینگن. ئەمە بۆ قوتابیەکانی لاواز ها. نان پێرسن ئەو شانەی کە OR پێوە بێ یان IAST پێوە بێ یان ER پێوە بێ بڵێ نان پێرسنە. ئەدڤێربەکان LY یان پێوەیە LY پێوە بڵێ ئەدڤێربە. ئەوجا 4 نمرە 2 یان 4 نمرە لەمانە دێن زۆرەوەڵە. ئەمە تقریبان 14 نمرە نازام چەند 16 نمرە بوت باسەکەم گرنگەوانە بخینی زۆر ئاسانە نیش ئەوە نیە کە بڵێ هە زۆر تەرکراون ئەم ساڵ زۆر تەرکراون. با تەماشای پرسیاری ویزاری بکەین کە چۆن دێنەوە چونکە مشکلەوە گرفتەوە قوتابی نازانی پرسیار دێت لەبەری کردووەش بەڵام ناناسێتەوە ئەوە مشکلە. شێوازی پرسیاری ویزاری زۆر گرنگە بزانی. The word وشەی air goes with ئەڵێ وشەی air لەگەڵ کامیان دێت هەر لێرە وتین air لەگەڵ تیکێت دێت air ticket 6 حوتێک لە بەرگی ئەوەنە کە داخلن air لەگەڵ ticket دێت air ticket. پاشان ساڵێکیش بەم شێوازە ئەمە شێوازێکی ترە هەمان ئەوە جوتە وشەکان بەڵام شێوازێکی تر فراغ often goes with فراغ وتی boarding control لەگەڵ یەکتر دێن and climate priority نا ئەمە technological solution لەگەڵ یەکتر هەرچەند ئەم ساڵ ئەمە داخلی وابزانم بەڵام بعد پێرە هاتبوو ئەمە. شێوازێکی تر ئەم پرسیارە which option carries the idea of collocation واتە ئەمە collocation واتە جۆت کام لەگەڵ کام دێت کام وشە لەگەڵ کام وشە دێت ئەمە هاو star attraction عکسەکان the opposite of land is sea ساڵێکیش عکسەکان عکس opposite و سینەنم پێکەوە هێنابوون. The opposite of high is dash but the synonym of certain is dash. عکسی opposite چیە؟ low. پا سینەنمی certain چی بوو؟ sure. هەمرێ high عکسی low certain عکسی sure بوو. ئەمە نابێ هەڵەکەیەوە. ئەمە ئەو چاروشەکەی تر کە وتمان ڕۆدیوسۆری پێر و ریسایکل مە پرسیاری ویزاری بوو 2019 پارێک بوو. Turn the lights off when you leave the room is an example of ئەمە بیکە بە نیشان کاتی هەرچەندە بینی
ئەزانی کامە هاتوون ریپێرنگ و ریوزینگ و ریسایکلینگ و ریدیوسینگ شوار وشن هەر ساڵ دێنەوە زۆرجار ئەگەر ترن ئۆفت بینی بزانە پێناسەی ڕدیوسەوە ها 2019 حەزم لێ ئاسیدا خۆ لە بەردەست نیە ئێستا بۆ ئەوەی لەسەر ئاسیلەکە ببینی باشتر بۆ ئەوەی قەنەعاتت بوو دروست بێ بۆ ئەوەی نەترسی لە پرسیارەکان چونکە هەندێکجار لەسەر مەرزەمە منەڵێم نە ئەبێ کەنگی دیار ئەبێ کە تو کەسێکی زیرەکی کاتی پرسیارەکان ئەناسیەوە لەسەر ئاسیلەی ویزاری بۆیە بە قوتابیان و خوێنکاران ئەڵێن لەسەر ئاسیلە بخوێنن زۆرجار باشترە بەوە ترستان بشکێ مەرزەمەکان نا ڕەنگا و ڕەنگنەوە دیارە مەسەڵەن ئێستا باسی چیەکەین عکسەکان و پێناسەکان و بەڵام لە ئەوە زیرەکیە کاتی ئەتوانی عکسەکان پێناسەکان یان هەر بابەتێکی ڕێزمان بدۆزیتەوە بناسیتەوە لە سەراسیلە لە ناو پەنج پرسیارەکاندا which one is the correct definition واتە پێناسە بیکە بە نیشان definition واتە پێناسە of the word memorial bring دەڵێ کامیانە پێناسەی میمۆریەڵە ذیکرایات بیرەوەری bring back into your mind none of them هەڵبژێردووە ئەوە remember بوو هەڵا بم ببوورە memorial none of them پارەکە هات بوو یانیش ئەوها پرسیاری definition پێناسەکان دێن هەیە ئەمە پێناسەواتە هاتووە ئەگەر گوتی بوشایی ئەگەر وتی بوشایی means واتە هەر پێناسە تقریبان هاتوون means to finish a piece of work ئەمە پێناسەی کێ to finish a piece of work پێناسەی complete بوو ها لێرە باسمان کرد to finish a piece of work پێناسەی complete بوو با the word chemistry ئەڵێ chemistry چییە ببوورە هەڵم کردووەوە noun thingە کەی ئەبێت بە noun person ئەگەر وشەیەک ERORIST پێوە بوو ئەوش مەسەلەیەکی دوور و درێژە چونکە هەندێک جار ERORIST پێوەکەوە چۆن نازانی کامیان noun personە وڵات تۆز حەزمان لێ نییە ئەوەندە درێژ بێ ڤیدیۆەکە بەوەی بێزار نەبن ساڵێکی شەوها هات بوو دووشە هات بوون dash is a noun thing but dash is an adjective وتی noun thingەکە بووم بڵێ adjective بووم هەڵبژێرە وڵە action ئەوەی ION پێوە بێ ئەوە noun thingە square ئەویش adjective جارێکی شەوها هات بوو the correct noun person of immigration وتی ئەگەر immigration بیکەن بە noun person چی لێ دێ و verbi presentationیش بوومان بڵێ ئەو شانێک کە IONیان پێوە بێ هەڵم کردێت تێک لێرەمەوە TIONیان لێکەرەوە ئەوە تەنها مێنتەوە present بەوەی بیبێ بە verb و immigrantiش noun person بوو ساڵێک سێ پێکەوە هات بوون وتی the adjective noun thing و verb بۆم هەڵبژێرە وڵە adjective ئەوە بوون کەوتم ئیدیان پێوە زۆر بەیان noun thing ئەوان کە مێنتیان پێوەیە verbiش locate-نەوە سێ پێکەوە هێنا ئەمەش بزانی باشە ساڵێکەوە هات بوو تەنها ساڵێک وتی which one has no verb کام لەمانە هەر verbiان نیتی هەر نابێ بە verbi نییە silent verbi نییە هەرچەندە silent وڵا verbi هەیە بەڵام پرسیاری ویزاری هەڵە بووە وابزانم هەڵەیە چکە verbi ئەم وشەیە silence کاتی کاپتن بێڵ بە دکتۆر لەویسیاڵێ silence واتە بێدەنگ بە کاری داخوازیە بەڵام مهم وتیان کامیان لەمانە verbi هەر نیتی هەر ئەبەد نابێ بە verb has no verb واتە verb هەر نیتی ئەبەد silent which one isn't verb کام لەمانە verb نییە کام لەمانە کار نییە قا development کار نییە ئەوانەی تر کارن development کار نییە development ئەوانەی مێنتیان پێوە ئەوە noun thingن ئەو جاڵە نەبێت کاتیاڵی which one has no verb which one isn't verb دوو پرسیاری جیاواز نامە پرسیارێکی تر ئەمە پرسیارێک بۆ تەماشایە پرسیارێکە پرسیاری سێزدە
سیاری find the correct synonym of the word sure وتی sure ئەوەی بدۆزەرەوە سینەمەکەی هەمووان وەکو یەکن تقریبان بەڵام تەنها certain هەبوو sure certain بۆ چونکە sure adjective باش ئەمە ئەبێ بە noun ئەمە ئەبێ adverb ئەمە باشترە ئەمەش verb ئەمە adjective sure certain تۆزێ قۆرستر بووە ئەمە یعنی هەر چواریان لەوانە قوتابی نەیزانی بە هەڵبژێری چونکە پرسیارەکە بە شێوازی adjective هاتووە باشترە adjective هەڵبژێری ئەوە توانی هەمەش پرسیارێکی پار بوو choose the correct synonym for huge certain for nothing huge certain for nothing وتی سینەنەمی دەربێخ بێنە دەرەوە سینەمەکەی بێنە دەرەوە ئەمە بوو enormous sure for free enormous sure for free هەمانەشن دەجاردێنەوە وەڵام هەرسێکانە لەگەڵ ستیڤ ڕایت و کارلەگرین باشە بۆ نمونە پێت ئەڵێت کەم وشەی وتووە کەم ڕستەی وتووە we are already facing crisis پێش ئێستاش هەر قەیرانمان هەبوو ئەمە دەڵێ کی وتووە بڵێ نیلام ڕەدی ئیشەکەی چیە فارمر جوتیارە rural northern India خەڵکی هندستانە لەوانەش ڕستەیەک لێرە بێنێ بوو نمونە this area used to be grassland and animals feed freely نازام چی دەڵێ کی وتووە بڵێ جۆزێف نۆجۆمە لەسەر دوو نمرە لەوانەیە ئەمانەش بێن ئەمەش ماریە ڕۆداسە لەوانەیە ڕستەیەک بێنێ بڵێ کام ڕستەی وتووە بڵێ ماریە ڕۆداس باشە ئەوانە بزانی بۆ دایلوکەکان و ئەو شتانە و قەلات و نیویۆرک و ئەوانە هەر یەک لە سەر دوو نمرە دێن هەندێک جار ئەوانە قوتابی ئەڵێن وڵا زۆرن ناتوانین بخوێنن ئەڵێن چی ئەتوانین وشەیەک بیکەن بە نیشان بۆ خۆتان یان جارێک بخوێنەوە تەرجمەکەی هەیە مەرجەمەکانتان لە ناو مەرجەمەکانتان ئەکی تەرجمەکرەوە بە سۆرانی ئەوش لەسەر دەنمرەتێن وڵا زۆرە بەڵام ئەو شتانان باس کرد کە قوتابی لاوازیش ئەتوانی وەڵام دێتەوە بەڕاستی زۆربەی قوتابیان ئیشکالیان هەیە لە فود و فایبەر ئۆپتیکس چونکە زانستین هەندێکجا تەرجمەیان استیفادەی تیان نییە ینی لەوانەیە مامۆستا جوامێرە تەرجمەی کرد بێتیش بەڵام لە تەرجمەکە تێی ناگا بۆ چونکە شتەکە زانستین فایبەر ئۆپتیکس هەروەها فود کاتی باسی GM ئەکات و هایدرۆپۆنیکس ئەکات کەوانە چین چونکە زیاتر پەیوەستیان هەیە بە زیندەوەرزانی و کشت و کاڵشتیوە ببوورە ناتوانین لە یەک ڕۆژدا لایف بکەینەوە ئەگەر مەجالم هەبوو ئینشاءڵڵا ناتوانین بە سۆرانی بادین لە یەک ڕۆژدا بڵێن ئەگەر مەجالم هەبوو باسی ئەو بابەتە ناکەین کە ئاسانن ڕێزمان بێ هاکیش هەڵەکرێن و با قوتابیانی زیرەک هەر پرسیارێکتان هەبێ ئامادەین ئینشاءڵڵا لە ڕێگای ئینستاگرام بە شار خالد شەریف وەڵامتان ئەدەینەوە پرسیارتان هەبێ لە دەنگەکان لە ڕێزمان لە هەر شتێکی نام و هەرچەندە سۆرانەکەمیش باش نییە بەڵام هەر بۆ تێگەیشتنەوە بزانم هەروە توانی فیلمی دوورگەی گەنجینە کە بۆ یەکەم جارە دووبلاشەکرێ بە زارەوی سۆرانی و بادیمی ئەتوانی تەماشاکەیت ئینشاءڵڵا بە تایبەتی بۆ قوتابیەکانی زیرەکەوە باشە فیلمەکە چونکە لەوانەیە ئەکتەرەکان قسە یەکتەرەکان لە بیری نەچێ کاتی قسەکەن کاتی تۆڕابن کاتی شەڕاکەن لە بیری نەچێ بەڵام ئەگەر قوتابی ئینگلیزی دێناگە تۆزێ قۆرسە ئەپیسودەکە بەڕاستی هیوای سەرکەوتن دووبارە زۆر سپاس